ئەم مناڵە وردە و موسا سەلامی خوای لەسەر بێ گەورە دەبێ ڕۆژی ئاسیا خێزانی فیرعون بە دار و دەستەکە بۆ بە خەڵکی کۆشکەڵێ ئەڵێ هەمووتان ئەبێ یەکی دیاریەک بۆ کوڕەکەم بهێنن، کوڕەکەم دیاری پێبەخشن، موسای کوڕم سەلامی خوای لەسەر بێ هەدی بۆ دێنن. ئەمجا مناڵەکە هەڵەگری و ئەیبا بۆ لای فیرعون، ئەڵێ ئەی فیرعون ئێستا تۆ ئەبێ دیاری خۆتم پێشکەش بکەی بۆ کوڕەکەم. سبحان الله. فیرعونیش موسای کردە باوەشیەوە سەلامی خوای لەسەر بێ، کردێ باوەشی خۆی بزانێت چی ڕوو ئەدات. موسا سەلامی خوای لەسەر بێ کردێ ڕیشی فیرعونە ئاوا بەرەخوا ڕایەکێشە، ڕیشی فیرعونی ڕایەکێشە. فیرعونی ئەمە دوژمنەکەی منە، بیکوژن، ئەمە دوژمنی منە. سبحان الله. ئاسیاوتی بۆ خاتی خوا تۆ چی ئەڵێی؟ مناڵێکە هیچ نازانێ دوژمنی چی، وتیەوە تا ڕیشم ڕائەکێشێ بەرەو خوار زۆر بەتوندی ڕایەکێشێ، دیارە ئەمە دوژمنی منە و حەزی بە من نییە. وتی بۆستە هەموو شتێک بە ئەمری خوایە، ئەی خاتە مێشک و دڵیانەوە. وتی با بچین دوو پشکۆ بێنین، پشکۆی سوور گەش، دوو لۆ بەردی گرانبەها دابرێن، چۆن ئەڵێ دوڕ و گەوهەر، ئەم دوانە دابنێ ئەم دوانش دابنێ، لە ناو سینێ شتێکە تەقدیم و پێشکەشی بکە. ئەگەر مناڵەکە ئەگەر کوڕەکەی من ئەو دەڵێ کوڕی من، ئەگەر کوڕەکەی من دەستی بر بۆ بەردە گرانبەهاکە هەڵی گرت و دوڕ و گەوهەر و یاقوتەکەی لؤلؤەکەی هەڵگرت، ئەوە دەزانێ و فامەکە و عەقڵی هەیە بیکوشە. بەڵام ئەگەر پشک و ئاگرەکەی هەڵگرت ئەوە دیارە نافامێ، چوو زانێت تۆ فیرعونیت و مناڵێکی ئاوا تۆ دەسەڵاتداری، ئێستا تاقیەکەینەوە. بۆیان هێنا دوو بەردی لؤلؤی گرانبەهایان هێنا زۆر جوان وەکو ئەڵماس، دوو پشکۆی سووریشیان دانا. موسا سەلامی خوای لەسەر بێ دەستی برد بۆ پشکۆکە، بردی بۆ دەمی، بۆیە زمانیشی تەواو نەبوو سەلامی خوای لەسەر بێ. کاتێک فەرمی خوایە گیان هارون لەگەڵا بهێنە، چونکە من زمانم فەسیح نییە، چونکە زمانی سووتا یەکسەر پشکۆکەیان فڕێدا، بەڵام تەئسیری لە زمانی کرد. ئاسیا وتی نەموودە مناڵە عەقڵی نییە و نافامەیە، لە کاتێکە ئەو زۆر عاقڵ بوو سەلامی خوای لەسەر بێ. نافامەی واتە عەقڵی تەواو نییە، مناڵە خوانڵێ فڵان کەس نافامێ مناڵێکە. ئەگەر مناڵێکی تێگەشتوو بوایە و زۆر شارەزا بوایە و گەورە بوایە، ئەوە نەئەچوو پشکۆیەک هەڵگرێ، مادەم ئەوەی هەڵگرت دیارە نافامێ، نازانێت تۆ کێی، دوژمن و دۆست و هیچ کەسێک جا ناکاتەوە. ئەوە تا ئەوەندە نافامێ بچێ کامەی جوان و چاکە هەڵی گرێ دەچێ پەلاماری پشکۆ ئاگرەکە ئەدات. ئەو کاتە فیرعون وتی وازی لێ بێن، مادەم وایە ئەم مناڵە نافامێ. ئیشی خوای گەورە ئەوەندە جوانە. بۆیە خوای گەورە لە چەندەها جار موسا پێغەمبەری سەلامی خوای لەسەر بێ لە پیلانی فیرعون پاراست. ئەمە بۆچی باسمان کرد؟ بۆ باسمان کرد کە لە ئینسان لە ژیانی دنیادا هەموو کارەکانی بەخوا بسپێرێ، هەموو بەخوا بسپێرە. دڵنیا بە لە دنیادا ئینسان خۆشی دەبینە ناخۆشی دەبینیە، بەڵام تۆ نازانی خوای گەورە چەندێک چاکەی لەگەڵ تۆ کردو، بۆیە بەردەوام سوپاسی خوا بکە. لە ژیانی ئەمانەوە سەلامی خوایان لەسەر بێ فێریەوە دەبین دەسەڵاتی خوا لەسەر هەموو دەسەڵاتێکەوەیە. شتێ خوا ویستی تووشت کا هیچ کەسێک ناتوانێت ڕەدی کاتەوە، بۆیە بە خۆت بەخوا بسپێرە.